قەڵای پاشاکۆرە بەشێکە لە زنجیرە چیاکانی کلیکە سماق دەکەوێتە شارۆچکەی دوکان و بەسەر ئاویزێدا دەڕوانێت. یەکێکە لەو قەڵایانەی کە مێژووی خۆڕاگری گەلی کورد دەگێڕێتەوە کە لە ڕێگەی هونەری ئەندازیاری سەربازی بەرامبەر بە دوژمنەکانیان جەنگاون. ناوچەکانی باشووری کوردستان لە مێژوودێرینەوە خاوەنی پێگەیەکی گرنگ و تایبەت بووە، بەمەش بووەتە مەیدانی ململانێ و ناکۆکیەکان. ناوچەی دوکانیش بەشێک بووە لە ململانی هێزەکانی ناوچەکە. بەو پێی دوکان خاڵی پەڕینەوەی هێزە سەربازیەکانی ناوچەکە بووە و خاکی بەپیت و سەرچاوی ئاوی تێدا بووە، بۆیە بووەتە ناوەندی ڕووداوە مێژوویەکان وەک جەنگی نێوان ساسانیەکان و بێزەنتیەکان. ناوچەی دوکان بە خاڵی دابشکردنی ڕێگاکان دادەندرێت و زۆربەی ڕێگاکانی دەرەوەی دەکەوێتە سەر. چەندین دەربەند دەکەونە ناوچەی دوکان کە پردێکی پەیوەندی بووە لە نێوان ناوچە جیاوازەکان. هێڵی سەربازی بووە بۆ ئێران و ئازەربایجان بەرەو دەریاچەی ورمێ. بە درێژایی مێژوو خاوەندە سەڵاتەکان جەنگ و ململانیەکانیان دروست کردووە و لەسەر خاکی کوردستان ئەنجامیان داوە، وەک شەڕی نێوان عەباسیەکان و ئەمەویەکان. دواتریش بە دروستبوونی میرنشینە کوردیەکان لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و سەفەویدا جارێکی تر جلهێزەکان جەنگی خۆیان لە ناوخاکی کوردستاندا ئەنجامدا. لە ڕووی ئابووریشەوە ناوچەی دوکان لەسەر ڕێگای کاروانە بازرگانیەکان بووە کە لە ناوچەکانی هەولێر مووسڵ و کەرکووک کە بە دوکاندا تێپەڕیون بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، چونکە ڕێگایەکی بازرگانی لەبار بووە بۆ سەردەشت و بانە و سنە و هەمەدان. بە درێژایی مێژوو قەڵاکان بۆ پاراستنی دەسەڵات و سنوورەکانی ناوچەکە بنیادنراون. یەکێک لە میرە کوردیەکان بە ناوی میر محەممەد گرنگی بە پاراستنی ڕێگا بازرگانیەکان داوە و بۆ بەهێزکردنی ئابووری ناوچەکە و بەردەوام بەڕووی دەوڵەتی عوسمانی و سەفەوی داوەستاوەتەوە. بۆ پاراستنی کاروانەکان لە دز و جەردەکان ئەمەش بە هۆکارێکی دیکە دادەندرێت بۆ دروستکردنی قەڵای پاشاکۆرە لە ناوچەی دوکان کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 19. قەڵای پاشاکۆرە بەشێکە لە زنجیرەچەی کلکە سماق دەکەوێتە نزیک گوندی سارتکە 3 کیلۆمەتر لە باشووری خۆرئاوای شارۆچکەی دوکان. بەسەر ئاوی زێدا دەڕوانێت و 50 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە. ئەو گردەی قەڵاکەی لەسەر بنیادراوە نزیکەی 130 متر بەرزە. سەرکەوتن لە ڕووکاری پێشەوەیدا زۆر زەحمەتە. لە باکوور و باشووری قەڵا دوو شیوی قوڵ هەیە، لە بەشی پشتەوەی سەرکەوتن ئاسانە. ئەو بەرزایی قەڵاکەی لەسەر بنیاندراوە بەداری بەڕوو مازوو دەوڵەمەندە و ناوچەیەکی لەبارە بۆ ئاژەڵ لە وەڕاندن. لە سەردەمی دەوڵەتی عوسمانی چەک پێشکەوتنی بەخۆی وەبینی، وەک تفەنگ و تۆپی دوورهاوێش، بۆیەش هونەری بیناسازی شێوازێکی تری بەخۆیەوە بینی لە ڕووی دروستکردنەوە، وەک قەڵای پاشاکۆرە لە سەرزەی بچووک لەبەر دروستکردنی ناوچەکە وای لە دەسەڵاتدارانی ناوچەکە کردووە کە قەڵای سەربازی دروست بکەن بۆ بەرگریکردن. قەڵاکان بە شێوازێکی ئەندازیاری سەربازی دروستکراون. بۆ بنیادنانی هەر قەڵایەکی سەربازی چەندین لایەنی گرنگ لە بەرچاو گیراوە. نەخشەکێش و پلاندانەرەکان قەڵاکانیان لەسەر گردێکی بەرز دروست کردووە کە دەبێت شوێنگەیەکی سروشتی بێت تا ببێتە بربەست لە بەردەم هێرشی دوژمنان. هەروەها دەبێت نزیک بێت لە سەرچاوەیەکی ئاو بۆ ڕزگاربوون لە کاتی ئابلۆقەدان یاخود بەنهێنی ئاو بڕواتە ناو قەڵاکە تاکو بتوانن سوودی لێ ببینن. قەڵای پاشاکۆرە شێوەیەکی چوارگۆشەیی هەیە بە شێوازێکی هونەری بیناسازی سەربازی بەپێی هەڵکەوتەی قەڵاکە. دیوارەکانی دەرەوەی قەڵاکە لە هەریەکە باکوور، باشوور، ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە گۆشەی بەیەگەیشتنی هەر دیوارێک قوڵیەکی بازنەی هەیە بۆ چاودێریکردن و بەرگریکردن. دیوارەکانی قەڵاکە لە بەرد قسڵ گەج دروست کراوە. ناوکاری دیوارەکە بە وردەبەردی ئاوی زێپڕکراوەتەوە بۆ ئەوەی کەلێنەکانی بەردە گەورەکان پڕ بکاتەوە تا دیوارەکە زیاتر خۆڕاگر و پتە بێت. ئەستوری دیوارەکانی قەڵاکە لە نهۆمی یەکەم تا دووەم 1 متر و 7 سانتیمەترە، بەڵام پتەوی دیوارەکە لە نهۆمی دووەم کەم دەبێتەوە بۆ نزیکەی 35 سانتیمەتر. بەمەش قورساییان لەسەر قەڵاکە کەم کردووەتەوە. بۆ پارێزگاریکردن لە دیوی دەرەوەی قەڵاکە هیچ پەنجەرەیەکی تێدا نییە و تەنها لە دیوی ناوەوە هەیەتی. دیوارەکانی نهۆمی یەکەم 7 متر و 50 سانتیمەتر بەرزە. ئەوەی بەدی دەکرێت لە سەرجەم بەشەکانی قەڵاکەدا تەکنیکی ئەندازیاری سەربازی ورد بەکارهاتووە. هەموو وردەکاریەکان لە بەرچاو گیراوە. بە سوودوەرگرتن لە هەڵکەوتەی سروشتی ناوچەکە گرنگیان داوە بە هونەری بەرگریکردن لە دژی هێرشی دوژمنان. پاڵنەری سەرەکی بنیادنانی قەڵاکان بوون بە درێژایی مێژووی کوردستان. دیوارە بەهێز و پتەوەکان چیرۆکی خۆڕاگری کوردانیان هەڵگرتووە. لە ڕێگەی شوێنەوارە دێرینەکانی ناوچەکانی کوردستانەوە ئاشنا دەبین بە مێژووی خاکەکەمان کە هەر لە ساڵانی زووەوە خاوەنی چەندین زانست و میکانیزم بوون. لە سەختی چیاکانی کوردستان خۆڕاگری میلەتێک دەبیندرێت. شوێنەوارە مێژوویەکان بەو گێڕانەوە مێژوویەی کە هەڵیان گرتووە ئەم خۆڕاگریەمان نیشان دەدەن. لە ئێستادا شوێنەوارە مێژوویەکان گرنگیان پێ نادرێت و بەشێکی زۆریان بەرەو لە ناوچوون دەچن یاخود نزیکن لە ناوچوون. کاری نۆژەنکردنەوەی پێویست بۆ شوێنەوارە مێژوویەکان
ئەنجام نادرێت.